بڕیارە سبەی لە شاری هەولێر بە بەشداری زیاتر لە 900 ئەندام هەشتەمین کۆنگرەی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر ببەسترێت. ئەمجارە هەیکەلی حیزبەکە گۆڕانکاری بەسەردادێت کە لە 4 ئەنجومەن پێک دێت و بڕیارەکانی هەر 4 ئەنجومەنەکەش دەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی سیاسی. ڕۆشنووسێک ئامادەکراوە، دەستکاری هەیکەلیت کراوە، یەکگرتوو کراوەتە 4 ئەنجومەن، ئەنجومەنێک بۆ کاروباری حکوومەت و پەرلەمان، ئەنجومەنێ بۆ کاروباری پەروەردە و ڕێخستن، ئەنجومەنێ بۆ کاروباری ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکان، ئەنجومەنێک بۆ کاروباری بانگەواز و زانایان و کاروباری بانگەواز. ئەو 4 ئەنجومەنە دروست کراوە و لە کۆنگرەدا ئەو ئەندامانی سەرکردایەتی هەڵدەبژێرن و ئەمیندار هەڵدەبژێرێ، دەستەی باڵای چاودێری هەڵدەبژێرێ و بەرپرسی مەڵبەندەکانیش کە پرۆسەی هەڵبەشاردنیان بۆ کراوە ئەوانش مصادەقە دەکرێن و پەسەند دەکرێن. لەم کۆنگرەیەدا جگەلەوەی متمانە بە 16 بەرپرسی مەڵبەند دەبەخشرێت بۆ ئەندامی سەرکردایەتی، هاوکات 23 کەسی دیکەش بۆ ئەندامی سەرکردایەتی هەڵدەبژێردرێن. لەگەڵ ئەوەشدا مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین و ئەبوو بەکر کاروانی کاندیدن بۆ پۆستی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەیوێت لە دوای بەستنی ئەم کۆنگرەوە بە تەواوی گۆڕانکاری بکات لە هەیکەلی حیزبەکە و بگەڕێتەوە سەرکاری بانگەواز و پەروەردە و فێرکردن، کەمتر کاری سیاسی بکات. ئەندامێکی سەرکردایەتی حیزبەکە دەڵێت یەکگرتوو دەیوێت لە ناو خۆدا خۆی ڕێک بخاتەوە بە تەواوی خۆی بۆ کاری بانگەواز و پەروەردە و فێرکردن تەرخان بکات. ئەوەی گۆڕانکارێکی زۆر دیار کە لە یەکگرتووە کرێەوەیە کە یەکگرتوو بەتەمایە لەم 4 ساڵە گرنگی تەواو بەناو خۆ بدا، هەم لە بواری مرۆیی هەم لە برای بواری مادی و ئەوێ تەرکیزەکە زیاتر بۆ ناو خۆ بێ و بۆ دەرەوەش خەریکی ئیسلاحی مجتەمەعی بێ، کەمتر مەشغەڵەتە سیاسیەکان بدا بەم 4 ساڵە، یعنی بۆ پتەوکردنی ژێرخانی ئابووری و مرۆیی یەکگرتووە بێ. 72 پاڵەورامان هەیە بۆ سەرکردایەتی، 16مان هەیە بۆ دەستەی باڵا، 16کە 5 هەڵەبژێرین بۆ دەستی باڵا و 2 احتیاط، 72کەی سەرکردایەتی 27 هەڵەبژێرین چونکە 16ی سەرکردایەتێکەیە. ئەمینداریش 3 کاندیدمان هەیە و یەکێکیان خۆی هەڵەبژێرێ. یەکگرتووی ئیسلامی کوردستان پارتێکی ئیسلامی و لە ساڵی 1994 وەکو حیزب خۆی ڕاگەیاندووە. هەر 4 ساڵ جارێک کۆنگرەیەک دەبەستێت و لە ئێستادا خاوەنی 5 کورسی پەرلەمانی کوردستانە و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش 2 کورسی هەیە.